سڵاوتان لەبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم. لە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاو کراوەتەوە ئەو سەربازە ئەمریکیی کە لە هێزە تایبەتیەکانی ئەمریکادا بوو لەم هەفتەیەدا لە عێراق کوژرا. لە هەوڵی ڕزگارکردنی چەند سەربازێکی تری ئەمریکادا بووە لە کاتێکدا ڕوبەڕووی چەکدارانی داعش بووەتەوە. بەرپرسانی ئەمریکا ڕایان گەیاندووە ئەو سەربازە ئەمریکیە لە ڕۆژی سێشەمە لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش کوژراوە و بەمەش دەبێتە سێم سەربازی ئەمریکا لە دوای دەستپێکردنی ئۆپراسیۆنەکانی دژی داعش کوژرا بێت. حکوومەتی ئوسترالیا ڕایگەیاند بەرپرسێکی داعش لە عێراق لە هێرشە ئاسمانیەکانی هێزەکانی هاوپەیماناندا کوژراوە کە ئەرکی ڕاکێشانی چەکداری نوێ بۆ ناو ڕێکخراوەکە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردوتەوە نیلە پراکاش ناسراو بە ئابوخالت کەمبۆدی لە 29 مانگی نیسانی ڕابردوو لە هێرشە ئاسمانیەکانی هاوپەیماناندا لە مووسڵ کوژراوە. بەرپرسەکەی داعش دەستی هەبووە لە چەندین هێرش و پلانی چەکدارانی داعش لە ئوسترالیا و بانگەشەی هێرشکردنە سەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای کردووە و هاوڵاتیانی ئوسترالیای لە ڕیزەکانی داعش دامەزراندووە. هاوکات ماڵکۆم تێمبەل سەرۆکوەزیرانی ئوسترالیا کوژرانی بەرپرسەکەی داعشی بە پێشڕەویەکی ئەرێنی لە شەڕی دژی داعش ناوبرد. میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە کە ئەحمەد داوودۆغڵو سەرۆکی پارتی ئاکەپە و سەرۆکوەزیرانی تورکیا پلانی ئەوەی هەیە کە دەست لە پۆستی سەرۆکایەتی ئاکەپە هەڵگرێت و خۆی بۆ پۆستی سەرۆکایەتی حزبەکەش هەڵنەبژێرێتەوە. هەریەکە لە CNN تورک و دەیلی سەباحی تورکی باسییان لەوە کردووە کە داوودۆغڵو پلانی دەسەڵگرتنی هەیە لە سەرۆکایەتی ئاکەپە. ئاماژە بۆ ئەوش کراوە کە ناوبراو لە چەند ڕۆژی داهاتوو کە سەرۆکی نوێ بۆ حزبەکەی هەڵدەبژێرێتەوە خۆی هەڵنابژێرێتەوە. بەرپرسانی باڵای ئاکەپە ڕایان گەیاندووە داوودۆغڵو پلانی خۆکاندیدکردنەوەی بۆ سەرۆکایەتی حزبەکەی نییە. ئەوماش دوای ئەوە دێت کە هەریەکە لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا و داوودۆغڵو کۆبوونەوەیەکیان ئەنجام داوە بەبێ ئەوەی هیچ ئەنجامێکی لێ بکەوێتەوە. لە ماڵپەڕی دیڤێلد بڵاو کراوەتەوە چاوەڕێ دەکرێت 9 ملیۆن هاوڵاتی تورکیا داوای مافی پەنابەرێتی لە ئەوروپا بکەن. دوێنێ کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا ئەندامەکانی ڕاستپارت کە یاسای ئازادی ڤیزا بۆ هاوڵاتیانی تورکیا پەسەند بکەن. بەم پێیە هاوڵاتیانی تورکیا بۆیان هەیە لە ساڵێکدا 2 جار بۆ ماوەی 3 مانگ بەبێ ڤیزا لە ناوچەی شنگن بمێنەوە. هەرچەندە چاوەڕێ دەکرێت کە ژمارەی گەشتیارانی تورکیا بەرەو ئەوروپا زیاد بکات، بەڵام تا ئێستا تەنیا لە 10% هاوڵاتیانی تورکیا پاسپۆرتیان هەیە. لەبەر ئەوە مەترسی شەپۆلی هاوشێوەی کۆچبەران ناکرێت. گارێت جەنیس پسپۆر لە کاروباری تورکیا لە پەیمانگای سیاسەتی ئاسایش و گەشت و سەندن دەڵێت کە کێشەکە لەوەدایە کە دوور نییە زۆر لە هاوڵاتیانی تورکیا زیاتر لەو ماوەی بۆیان دیاریکراوە بمێنەوە. هەروەها بەهۆی پێکدادانی سوپای تورکیا و پەکەکە دوور نییە شەپۆلێکی پەناخوازانی کورد لە تورکیاوە ڕوو بکاتە ئەوروپا کە بە 400 بۆ 500 هزار کەس مەزەندە دەکرێت. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانین پێشکەشکردن باختەوەر بن.